سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان خۆشحاڵ و شادومانین بە خزمەتی ئەوەی عیز و خۆشەوی شاد دەبینەوە لە نەحیەی کەڵەچین. ئەمە زەی کەڵەکە. با بزانم خەڵک خواستی لەسەر ماسیکڕین چۆنە و دەچینە لای گەنجێکی ئەم ناحیەیە کە ساڵانێکە خەریکی چاکردنی ماسیە و ماسیش دەفرۆشی. با بزانین خەڵکی ئەم ناوچەیە بەگشتی لەگەڵ ماسی خواردنا چۆنن، ماسی باش و چاک کامێ و ئەگەر ماسیمان کڕی چۆن چاچی بکەین. لەگەڵمان نابن. بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. بێگومان ماسی لێسەدا خواستی زۆر لەسەرە. جا هاتینە ناحیەی کەڵک لای کاگە عەلی کە لە بازاڕی ماسی فرۆشان ساڵانێکە لێرە ماسی چا دەکا. با بزانین ئێستا خوازە سەر ماسی چۆنە و چ جۆرە ماسیشیش باشە. کاگە عەلی سلام عەلیکم. سلام ورحمة الله وبركاته. رز واحترامتان يا سلام عليكم. دەست خۆش خوا سلامت بکە. حياتم. کاک عەلی جان زام لەگەڵ مانجی ڕەمەزانە چۆنی؟ والله مانجی ڕەمەزانیش لە خوای بەزای زۆر باشی. الحمد لله. ئەی لەگەڵ ئیشەکەتا چۆنی؟ والله ئەی بینی ئەویش وا لەگە دەڕوا و دەرەجەیەکە. باشە بۆ تۆ زەحمەت نییە هەم کەسابەت و هەم بڕۆ؟ نا والله چی گوتنی لەگەڵ ڕۆژەکەی زۆر باشین وەختەکەش کەم بیتەوە و ئارێ والله. بۆم باس کە ئێستا خوازە سەر ماسی چۆنە؟ والله زۆر باشە ماشەڵای دەوێت زۆر تەلبیاتیشی لەسەرە ڕەمەزانە عالەم لە مریشک و گۆشتی حیوانی بێزار بۆ بەس ماسی دەخوا ماشەڵڵا. بەس ماس؟ ئارێ والله. باشە ماسیەکان گەورە و بچووکی هەیە؟ بەڵێ. نوعی زۆرە؟ بەڵێ. چ نەوعک زۆر خواستی لەسەرە؟ والله شەبوت زۆر خواسی لەسەر خاستم خەلکی هەولێرە زۆر تەلەفۆنمان لۆ دەکەن لە بۆ شەبوتی. نوعی زۆرە. ئەمە نێرە ماسی زەی کەلەشم ژمادە 22 نوع بەخۆم. بەزی زێکەرە؟ بەڵێ کچکە و گەورە و وەسەط وانە. ماسی زێکەرەشە تامی فەرقی هەیە لەگەر بۆ نمونە زەی مووسێ؟ بەڵێ زۆریش زۆر فەرقیە. تەبیعاتە هەیە زەی مووسول دەخوا هەیە زەی کەلک دەخوا. بەڵام ئەوەی کە زیاتر ئێمە لێرە بەناوبانگە بە ماسی زەی کەلک. بەڵێ زۆر باش. ئەی کەسێک بێ ماسی بکڕێ و بەخۆی چاچی بکات چۆنە چاکردنەکەی؟ ماسیکە لێرە دەکڕی دامانە مێزەکانە 5 مێزەیە دەکڕی ئەمە لێرە لە چا دەکەین بە پارە. بە چەند بۆ چا دەکەین؟ حەسەب ماسیە دامان حەسەب مساعدەیە 3 شولێ بە 2000 بە 1000 چا دەکەین ئەوە. ماسیەکە بە 1000 بە دامە 3 ماسی بە 1000 ئەوە. لە کێوە دەست بەم کارە کرد؟ من ئەوە 6 ساڵە ئیشەی ماسی دەکەم چاکردنووی. فرۆ ماسی حوزش دەفرۆشم. پێم برێ و حەزت کە تا میشە؟ بەخۆی مالم لەسەر زەیە. بە منداڵەتیەنشی دەچمە مەکتەبی شەکەم دەکرد. بەس یانە زەنگ بوو هەر وازم لێ دەنیا دەچمە مەکتەب و ئەوانە. بەس فێرە خینداری نەبووم خینداری منە. ئارێ وەڵا خەریکی ئەو کەسابەتەی. خەریکی ئەو کەسابەتەی. زۆر باشە. ئەی بزانم خۆت ڕاوت کردیە؟ ئەمن ڕاوی ناکەم. ئەم بەس دەیفرۆشم و چای دەکەم. بە جەماعەتمانەیە دەچن بە جوانی خاینبایان دەچن دەگرن دێنەوە بە تۆڕی دەرەجەیەک. باش. کاگە عەلی جان دەبینم ئێستا ماسی بچووکی لێ و ئەو زۆر ماسیمان زۆر نوعیە ئێستا هاوە عەلۆک. ئەوە سلڤەر ئێستا مشتری دەلی ئەوە هەموو یەک نوع بەس هەموو یەک نوع نییە ئەوە عەلۆکە ئەوە سلڤەرە کەسکەیە بنەیە زەردەیە جوڕیە مارماسیە سەمتیە. ئەوە مارماسی؟ ئەوە مارماسیە ئەوە لەو فەقەراتی زۆر باشە. ئەو مارماسیە. ئەو مارماسیە جوڕیشە لەو منداڵان لۆ پیرێژنە زۆر باشە. بێستکە. بەڵێ. کاگە عەلی چەند دلت بە ئیشەکەی خۆت خۆشە؟ والله زۆر. ئارێ والله الحەمدولله. ئەم دووشم لەگەڵە. دووش لەگەرە؟ ئارێ والله لەگەم نیژ دەکەن. لەخوا خوا بەرەکەت دایەتەوە ئینشاءالله. زۆر باشە. ئێستا ئەو ماسی گچکانە چەندێک خواستی زیاتر لەسەرە؟ ماسی گەورە زیاتر؟ ماسی گەورە حەسەب گەورەی بی لە بۆ هەدیە و زۆر لە بۆ خواردن و ئانە بەس ئەو وردەکەی چی دەستێ؟ هیچ تەرەزیە. کەسکە ماسیمان هەیە ئێستا کەسکە ماسی نیمان کە سوبەنی هەبوو زۆر تەلەبیاتی لەسەرە لە بۆ هەولێرە لە بۆ مەدامەکانیش ئەم بەخۆم لە مەدامەکانیش دەبم 50 کیلۆ 6 کیلۆ 100 کیلۆ لە مەدامەکان دەبم پێی دەڵێن کەسکە ماسی. کاک عەلی بەشێک لە خەڵک حەزی لە ماسیە بەڵام لە هێزکەکەی دەترسێتن. ئەوجەمە ماسیمانێ بێستشە. چۆنە؟ جوڕی جوڕێکم لە بینە؟ مارماسی جوڕی بێستکانە لە بۆ منداڵ و هەموو شتێکی دەرەجەیەکە. ئارێ والله.
ئەوە جوڕێ شلێ دەگەشتە 6,000 دەگەشتە 5,000 ئەی خۆت بەنیازنی ڕاو ماسی بکەیت بە قورعان بە خۆم ئیشەکەی من چاکردن و فرۆشتنم پێویست ناکەم زم ڕاو بکەم گوتنی ئیشەکەی من ئەوەیە 5 ساڵە هەبەت چا دەکەم ئەم معمیلی خۆمەیە شتی خۆمەیە باشە ئێستا ئەو ماسیانەی کە گوتمان بچووکن ئەوە ئەلۆکە سڤەرە کەس کە ماسی چەندە ئەوە زین کو ئاسی شلو بەدازە گەورە تربی دەگەشتە 5,000 چەندی گەورەتربی گرانتر دەبی بەڵێ ئادیکو بەس نوعمانێ گەورە نابێ ئێستا کەس کە ماسی لە 20 زیاتر گەورە نابێ دەگەشتە 3,000 ئاخساری گرانیتی کاگعلی زیاتر لە زستانان هاوینان بەهاران پاییزان چ کاتێک خواز زۆر لەسەر ماسیە وەڵی بە خۆ دستانە زۆر ماسی دەڕوا لەبەرەوەی دنیا ساردە ماسی زۆر خۆشە هاوینان زۆر نا بەخۆی هەموو وەرزێک ماسی زەی کەرەک دەڕوا بە زۆر دستانان ئێستا و ماسێت پارچە پارچە کرد بەێ ئەوە زیاتر لە بۆ ڕوونیەوە ئەوە لە بۆ فڕنی نابی و شەوای نابی بەس زۆر نیە بەخۆی ماسی زیکەرەی زۆر مشتریمان هێدەری لە بۆ فڕنی یان لۆ داری غەلەتە بەس حەوز لە بۆ دار و فڕنی دەبی ماسی زەی نابی هیچکە دەبا دەری وەڵا هیچکە هیچ چەوری نییە بەی بەخۆی وایە زۆر باش چاک عەلیجان دەستت خۆش بی خۆشحاڵ بین لە خزمەتتان دەکەین ئێمە لە کۆتاییدا بچینە لە هەر کەسێک دیارێکمان پێ دیاری کەناڵی ئاسمانی پێیان ڕێستانەیە سواس قبولی دەکەم خالد غازی ئەمەیان قورانێکی پیرۆزە و ڕاستەژم نییە ئەو دیاری دوایە بیدێ باشە ئاياتن خی گەورە سەرکەوتت ڕێستانەیە